بەڵێ زیان بەردەوامە بێ نەچینە لای تەوەریەکەمی بەرنامەکەمان کە باس لەوە دەکەین یەکەم تەوەر لە ئێستادا کۆبوونەوەی لایەنەکان و سەردانەکانیان وەک دەبینین دەستی پێکردووە و چاودێرانی ژەمە بە دەستپێکێکی باش دەبین بۆ لێک نزیک بوونەوەی لایەنەکان و هەروەها چارەسەرکردنی و دۆخ و کێشە و قەیرانانی کە لە هەرێمی کوردستان هەیە و دواتر هەوڵدان بۆ چارەسەرکردنی و گرفتانی کە کاریگەری دەبێ هەم لەسەر هەرێمی کوردستانم کێشەکانی لەگەڵ عێراقیش بەڵێ. سەبارەتمە بابەتە میوانجاری ئازاد ئیبراهیم ڕۆژنامەنووسمان کرد بۆ چاوتێکردنیان بابەتە کاگازات بەخێر هاتی. بەخێراتی بۆ ئاماژە بوون. کاگازات وەک دەزانین لایەنەکان چەند جارێک کۆبوونەتەوە و لێک نزیک بوون تا ڕادێ با بڵێن کرانەوەیەک لە بینیاندا ڕووی داوە. وەک دەزانین سەرۆک پافڵ سەردانی هەولێری کردو لەگەڵ لایەنی پارتی کۆبۆ هەروەها دوێنێش دەبینین نەچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی سلێمانی کردووە و لەگەڵ چەند لایەنێک کۆبۆتەوە. پەیامی ئەم کۆبوونەوەیان خۆت با بڵێن چ پەیامێک دێگەێنن کۆبوونانی لایەنەکان؟ بەیانتان باش بینەرانتان باش. ئەلبەت کۆبوونەوە یان دیدار یان گفتوگۆ هەرچی ناوبنین وەکو داتاشراوەکانی لەو چوارچێوەیەدا هەرچی بێت باشترە لەوەی کە پەیوەندیەکە بە تەواوی قەتع بوو بێت یان بە تەواوەتی بچڕابێت و هیچ گفتوگۆیەک لە نێواندا نەبێت. ئەو بارگرژیە ئەو دۆخێک کە لە ڕابردوودا لە نێوانی بە تایبەتێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا هەبووە لە ماوەکانی ڕابردوودا دەرئەنجامی ئەوە بوو هەموو جۆرە گفتوگۆیەک ڕەت دەکرایەوە وای لێ هاتبوو یعنی وەک دوو حزبی نامۆ بە یەکتر یان غەریب بە یەکتر لە دوورەوە پەیامیان بۆ یەکتر هەبوو ئەگەر پەیامێکی باشیش بوو بێت یان پەیامێکی تا ئەندازەیەک نەرم بوو بێت بە پێچەوانەوە پەیامەکان لە جیاتی ئەوەی نەرم بوو بێتەنات پەیامی ڕقیش توندیش بووە بۆ یەکتری. ئێمە بەو پێوەرەی کە لە ناو میدیای داین دەبینین دۆخەکان دەبینین هیچ کاتێک نەمان بینیوە لە میدیایەکانەوە لەو ماوەی ڕابردوودا پەیامەکان بە جۆرێک بن کە دڵخۆشکردن. بەڵام سەردانەکەی سەرۆکی هەرێم بۆ سلێمانی و قڵاچۆلان دەباشان کۆبوونەوەی لەگەڵ بە تایبەتێکێتی نیشتیمانی کوردستاندا ئەلبەت سەردانی لایەنەکانی تری کردووە بەڵام بە تایبەت لەگەڵ یەکێتی باشە. بەڵام ئایا گەشتبینیە یان بۆ نمونە دەرئەنجامەکەی چۆنە بێ ئەمە ماوەکانی ڕابردووە ئێمە دەڵێن سەردانەکە باشە بەڵام وەکو گەشتبینی ڕەنگە بێوێت ینی چونکە لە ناو سیاسەتدا هەمیشە ڕەنگە قسە جۆرێک بێ وەکو سیاسەکان دەیڵێن قسە دیماکۆکیە ینی هەڵخەڵەت تێنەرانەیە تا ئەو کاتەی لەسەر ئەرزی واقع دەبێ بە کردار ئەو کاتەی بوو بە کردار گەشتبینی بەرهەمەهێنێ وەکو بۆ چوونێکی شخصی خۆم پێم باشە و ئەمە ئەوەیە کە هێشتا نێت هەیە بۆ باشکردنی دۆخەکە هێشتا نێت هەیە بۆ نزیک بوونەوەی لایەنەکان بەڵام بیرمان نەچێ خۆ بە درێژایی ماوەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خودی نێچیروان بارزانی هیچ کێشەیەکی نەبووە یعنی ئەوەی کە لە پشتەوە هەیە بابەتەکە شتێکی ترە کە ئەگەر تۆزێک پەیامەکەم ناومێدی تێدا نەبێ ئەوەیە هەمیشە ئەوەی لە نێوان یەکێتیدا هەیە لەگەڵ پارتی کێشەی شەخص نییە یعنی لەگەڵ کێکۆ دەبێتەوە لەگەڵ کێدا دەنیشێ پەیامەکە ئەوەیە کە حکوومەت چۆن حکوومەت خزمەت گوزارەکانی دەگەێنێتەوە سلێمانی و چۆن لە ماوەکانی ڕابردوودا ئێمە بینیمان یعنی من بیرم نەچێت لە چەند ڕۆژی ڕابردوودا لەگەڵ جەنابتان هەردووکتان بەرنامەیەکی ترمان هەبوو من لە گەرمیانەوە داخڵ بووم وتم ئێمە دەبێت ئەم لۆژیکەی حکومڕانی تێپەڕێنی لە کوردستاندا شتێکمانەی ناوی بازدانی مێژوویە ئێمە دەبێت بازدانی مێژووی بەسەر ئەوەدا بکەین کە هەر کاتێک ناکۆکیەک دەکەوێتە نێوانی ئەم دوو حزبە سەرەکیەوە سلێمانی بە گشتی بە زۆنەکەیەوە ئەبێ بە قوربانی ئەم لۆژیکە تێپەڕێنرێ پێم وابێ دانیشتن ئاسانە پێم وابێ دانیشتن شتێکی ئەوەندە غەریب نابێ ئەگەر ببوورە قسەکەم تەواوکەم ینی دانیشتن ئەوەندە شتێکی غەریب نابێ بە یەکسەردان ئێمە زۆر شاگەشکە دەبین پێی باشە من جارێکی دەیڵێمەوە سەردانەکە باشە و چاوەڕوانی شتی باشی لێ دەکرێت بەڵام ئەمە دەرئەنجامی ماوەکانی ڕابردوو بووە بۆیە ئێستا ئێمە بە یەکسەردان دڵخۆشکەرە بین پێی ئەگەر ئەو لۆژیکە ئەگەر ئەو بیرکردنەوەیە ئەو ئەقلێتە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستانە تێپ بپەڕێنرێ بازدانی مێژووی بکرێ بەسەر ئەو دوو ئیدارەیە ئەو ڕنگ ڕێژەی زەخرەفەی ئێمە لە کوردستان ناومان ناوە دێگەڵە باوە وا بڵێم ئەمە تێپەڕێنرێت کۆبوونەوەیەک ئەوەندە لای ئێمە غەریب نابێ یعنی دوای ماوەیەک ئێستا ئێمە دڵخۆشین بە یەک دیدار باشە بە شێوەیەکی گشتی ئازاد باس دەوە کرد کە
ئەم کۆبوونەوانە ڕەنگە ئەگەر ببێتە کردداری ئەو کاتە دەکرێت بڵین دڵخۆشکەرە ئەو بارودۆخە تێدەپەڕێنرێت کە پێشتر لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان و بە دیاریکراویژێکێتی و پارتی دیموکراتی کوردستانە بووە دەکرێت بڵین ئەم هەنگاوە باس لەو تێپەڕاندنی ئەو لۆژیکانە دەکات ئەم کۆبوونەوانە باز لە تێپەڕاندنی ئەو جیاکاریە دەکات باز لە تێپەڕاندنی ئەو گرژیانە دەکات کە لە نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستاندا هەبوو دەکرێت بڵین لە ئەنجامدا دەبێتە کردار بۆ ڕێکەوتن ئەگەر وا بڵێم وەڵامت دەمەوە هەر خودی نێچیروان پارزانی پێم وایە ئەو سیاسیە لە ناو پارتیدا کە هەم پارتی و هەم لایەنەکانی تریش ئەمە وەسفوسەنا نییە بۆ کەسێکە من لە حزبەکەی ئەویش نیم تەنانە بەڵام واقع شتێکی ترە ئەو سیاسەیە کە ڕەنگە خاڵی هاوبەش بێ بۆ حزبەکان بتوانێت بیان کۆلکەی هاوبەش بێ کە لەسەر ئەوەی سیاسەتێکی مەدروسی معقول دەکا لە کوردستاندا و هەتا پۆستەکەی پێگەکەی وەکو سەرۆکی هەرێم باش بەکاری هێناوە لە ماوەکانی ڕابردوودا کە وەکو وتم ئێمە لە ناو میدیاداین دەزانین میدیای ئەم دوو حزبە بە تایبەت بەرامبەر یەک چۆن بوون بۆیە لەو ماوەکانی ڕابردوودا ئەتوانین بڵێن ئەم پێگەیە باش بەکارهێنراوە و پارتی و یەکێتیش کۆکن لەسەرەوەی ئەم کەسە ئەم بەستەڵەکە بشکێنێت و جارێکی تر دەڵێم گەشتبین نیم یعنی یەکسەر گەشتبینی بە دوای خۆیدا بێنێ بەڵام شتێکی باشە و ئەوەندەش پێگەکەی گەورەیە دەتوانێت دۆخەکە بە ئاراستەی باش ببات دەتوانێت ئەم بابەتە بباتەوە ناو هەتا ئەگەر بڵین بنەماڵەی بارزانیش نەڵێن حزبەکە خۆی چونکە خۆمان دەزانی ئەوان لە لووتکەکەیە بڕیار دەدەن بیباتەوە ماڵی بارزانی و لەوێ قسەی لەسەر بکرێ و بتوانێ هەنگاوی بۆ بنرێ ئەلبەت ئەبێ ئەوە بڵێن کە گەڕانەوەی نێچیروان بارزانی بۆ هەولێر دەبێت لە دوای ئەوە شیکار یان ڕاوەی ئەم سەردانە بکرێ ئایا تەنها بە قسە دەبێ یان بە کردار دەیبینین فارسەکان قسەیەکیان هەیە ئەگەر بە دێڕە فارسیەکە بڵێم دەڵێن شەنیدەن کەی بووەت مانەندە دیدن بیستن کەی دەگا بە وێنە یعنی ئەوەی ئێمە لە دوێنێەوە تا ئێستا دەیبینین جارێ بیستنە یعنی بەرگوێمان دەکەوێت جارێ بیستنە بەڵام بیستن نابێ ببینین دەبێت ئێمە لە ئەرزی واقعدا دەرئەنجامەکەی ببینین یعنی دەرئەنجامەکە ئەوەیە دەڕواتەوە سەرکردایەتیە چییە هی پارتی چۆن ئەم بابەتە ڕاوە دەکرێت چۆن دەیکەن بە کردار لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستاندا چونکە لە ڕاستیدا جارێکی تر دەیڵێمەوە ڕەشببینی نییە بەڵام واقعە بین نێوانی یەکێتی و پارتی ئەوەندە بابەتی هەڵواسراوی تێدا ماوە ئاسان نییە بە یەکسەردان سفر بکرێتەوە ئێمە لە دوای پۆستی پارێزگاری کەرکووکەوە کە بڕیار وابوو لە کابینەی نۆدا بە پێکێنانی کابینەی نۆ پۆستی پارێزگاریش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکلایی بکرێتەوە لەوێوە هەتا ئێستا ئەم دوو حزبە وای لێ هاتووە بە هەموو جوڵەیەکی پارتی یەکێتی بە گومانە لە ڕاستیدا ئایا بە یەک سەردان ئەمانە هەمووی دەڕەوێتەوە کاتە پێ دوای ئەم کۆبوونەوە و لێک نزیک بوونەوەیە خۆدەم سەردانانە لەسەر چ بنەماکە کە ئێمە ناتوانین دڵمان پێی خۆش لانی کەم دەتوانم بڵێم وەڵامێکە بۆ ئەو پەیامە دەرەکیانی کە بۆ هەرێمی کوردستان نێنراوە لە ماوەکانی ڕابردوودا چەند پەیامێکمان بۆ هاتووە کە ئەبێ ئاگاتان لە دۆخی هەرێمی کوردستان بێ لە ژێر مەترسیدایە لانی کەم یەکێکیان ئەتوانم بڵێم پەیامە وەڵامە بۆ ئەو پەیامە دەرەکیانە و دووهەمیشیان ئەوەیە کە ئەم دوو حزبە دەیانەوێ نێوانیان وای لێ نەیە کە ئیتر بە تەواوی قەتعیکەن و بگا بە بنبەست ئەوەی لێ دەخوێنمەوە من بەڵام بە هیوامی شەڵا دەرەنجامەکەشی شتی باشی بەدوادا بێت باشە کاگازات بە شێوەیەکی گشتی دیارە لە کاتێکا لە هەرێمی کوردستان لە هەر بارودۆخێکی دژوار داگەر لایەنە سیاسیەکان بە جۆرێک لە جۆرەکان ڕێنەکەوتن و دژایەتی لە نێوانیانە هەبوو بێت دوجار کەوتونەتەوە سەر خاڵی ڕێککەوتن و گفتوگۆکردن بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە خوێندنەوەی ئەم ڕێککەوتنەوە بۆ جارێکی دیکە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخە وەکو خۆت باسی دەکەیت تا ڕادەیەک دەشێت جارێ نەبووە کردداری بۆ یە گەشتبینانە نیە کەواتە پێویستە چی بکرێت لەبەرەوەی ئەم کۆبوونەوانە دەرەنجامێکی گەشتبینانی هەبێت لە ماوەکانی ڕابردوودا چەند ڕۆژی ڕابردوو قسەیەکی هەواڵقوبات تاڵبانی بڵاو بووە کە دەڵێ من نازانم جنێو بە بارزانی و مەلا مستەفا بدەم ئەمە شتێکە پێمان دەڵێ کە ئێمە بەو منە یەکێتی لەگەڵ شەخص کێشەی نییە تا یعنی بڵێ لەگەڵی دانانیشم کۆ نابمەوە ئەمە دیوی پرسیارەکەی تۆیە ئێمە دەبێ بۆ نمونە ئەو پۆستانە ئەو کێشانەی لە نێوان یەکێتی و پارتیدا هەیە
ڕاستەوخۆ بڕیاری لێ بدا پارتی سەرۆ کۆمارە پارێزگارە پشتێتی لە حکوومەت مەسەلەی سزادانی سلێمانیە ئەمانە ئەگەر چارەسەر بکرێن نێوانی یەکێتی و پارتی ئەو قسەی نەچیروان بارزایی دروستە ئەوەندە گەورە نییە یعنی نەتوان لەگەڵ یەک دابنیشن بۆ ئەوەی ببن بە کردار هاتنەکە یان بڵێن نێوانی یەکێتی و پارتی سفر بکرێتەوە دەبێت ئەو کێشانەی لە نێوانەدایە پارتی بڕیاری لێ بدە لەبەرەوەی لە ڕاستیدا لای پارتیە بۆ نمونە پارتی دەڕواتەوە کەرکووک بۆ بانگەشەی هەڵبژاردن لەوێ نوێنەری دەردەچێ دەکرێت بە جێگری دووەمی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران بەڵام ئامادە نییە بۆ یەکلاییکردنەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بڕاتەوە بە کەرکووک بۆیە ئەبێ ئەم هەنگاوانە بنێ تا ئێمە سەردانەکەی نێچیروان بارزانی گەشتبینیمان بداتێ تا بڵێن کێشەکانی نێوانیان باش دەبێ تا بڵێن بازدانێکمان کردووە بەسەر ئەوەیە کە لە ڕابردوودا وەکو کێشە لە نێوانی ئەم دوو حیزبەدا ئەمانە نەکرێ لە ڕاستیدا کۆبوونەوە وەکو وتم کۆبوونەوە جارێ بیستنە وێنەکە گرنگترە کە وێنەکەمان لەسەر ئەرزی واقع بینی ئەو کاتە دەتوانین بڵێن ئێمە گەشتبینین ئەو کاتە دەتوانین بڵێن نێوانی یەکێتی و پارتی باشترە لە جاران ئەمانەیەکە لە نێوانێدا ببێ بەکردانی باشە کاک ئازاد ئەگەر ئەمانە تەنها وەکو وێناکردنێکیش بێت هەنگاونانێک نییە بۆ ئەوەی کە لایەنەکان یەک گوتار بن بە تایبەت لەگەڵ بەغداددا ئەو سەنگەی کە کورد هەی بووە پێشتر لە بەغداد بتوانن دووبارە بەدەستی بهێننەوە هەوڕێ یعنی یەکێک لەوانەیە کە ئێمەی بە سوورەی ئێمەی لە بەغدا لاواز پیشانداوە ئەو ناکوکی ناو خۆت ئەو ناکوکیە ئەلبەت هیچ گومانمان لەوەدانە ئەم حزبە کوردیانە وەکو ئەو چەمکەدارە وا بواە کە باوکەکە بەدەست مناڵەکەی وەدەدا بە هەمویان نازانێت ناتوانێت بیشکێنێتەوە بەڵام دانەدانە هەمووی دەشکێنێتەوە ئەگەر ئێمە لە بەغدا چەمکەدارەکە بوو بینایە بەدەست هێزە عێراقیەکانەوە ئاسان نەدەشکاینەوە بێگومان هیچ نکۆڵی هەڵناگرێ ئێمە تا یەگرتوو بین تا یەک گوتاری تەواومان هەبێ کوردیانە نیشتیمانەیە نەمان هەبێ لە بەغدا لە هێزە عێراقیەکان قووەکەشمان هێزەکەشمان پێگەکەشمان بەهێزترە بوو ئینکاریمان لەوە نییە نکۆڵیشی لەوە ناکەین کە بەڵێ ڕۆژ بۆ بەغدا ئەمە شتێکی باشە دەتوانین هەنگاو بنین بۆ بەغدا بەڵام بەغدا بۆ خۆی لەوە تێگەشتووە نێوانی ئەم حیزبە کوردیانە چۆن چۆنینە ئەگەر تۆ لێرە چاکی نەکەیتەوە بەغدا لە شوێنێکی ئەوەندە غەریب بوونە لە کەوکەبێکی تر ئەستێرەیەکی تر نییە ئاگای لە دۆخی هەرێمی کوردستان نەبێ یعنی من باسی سیاست دەکەم یعنی حرمەتەن بۆ دیوەخان و پیاوماقۆڵ ئێمە لێرە دیوەخانین یعنی بە سۆز و عاتیفە قسە بکەین باسی سیاست دەکەم بەغدا باش لە ئێمە تێدەگا بەغدا ئێمەی خوێندۆتەوە هەتا ینی ئەم شەو من کە سەیری کەناڵە عێراقیەکانم کردووە ڕاستەوخۆ لە سەردانەکەی نێچیروان بارزانی و گرژەکانی نێوانی یەکێتی و پارتی قسەیان کردووە میوانێکی لە هەولێرەوە داخل کردبوو میوانێکی لە پارتی داخل کردبوو میوانێکش لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە ئەوان دەزانن ئێستا دۆخی ئێمە چۆنە یعنی ئەگەر ئێمە تەواوی بابەتەکانی نێوانمان تێنەپەڕێنین وەک چۆن لە نێوانی ئەوانە تێنەپێڕێنراوە بە هەزار و ئەوەندە ساڵ ئەوان ئاگان لە ئێمەیە ئەبێ ئمە تێپەڕێنین بۆ ئەوەی بەغداش بڵێ لەوە تێبگا کە ئێستا کوردەکان یەک گوتاریان هەیە پێگەیەکی بەهێزیان هەیە دانەدانە ناشکێنەوە لە بەرامبەر هێزە عێراقیەکاندا ئێمە ئەبێ لێرە چاکیکەین اینجا لە بەغدا سوورەکەمان ڕوونە بۆ بەغداکە باشە کاگازا دیارە هەر لە ڕابردووە کۆمەڵێک پرس و بابەتە بۆ کێکێتی و با بڵێن پارتی کە دوو هێزی سیاسی سەرکین لە هەرێمی کوردستاندا گرژی و ئاڵۆزی هەبووە لە نێوانیاندا ڕێنەکەوتن هەبووە لە نێواندا لە هەمان کاتدا لەسەر هەندێک پرس ڕێکەوتون هۆکارچی کاتێک کە هەندێک پرس بە تایبەتتر کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە ڕێکەوتن هەیە بەڵام لە دوای ئەوە سیرەکەی ئەم یەکریزیە ئەم تەباییە نابینی تەنها بۆ پرسێکە کە یەکدەنگن یەک هەڵوێستن یەکڕێزن بەڵام لە هەندێک پرسی دیکە جارێکی دیکە ئەم یەکریزیە ئەم یەکدەنگیە ئەم کۆبوونەوانە کاڵ دەبێتەوە من وەڵامەکەت بە تعبیرێکی کۆمەڵایەتیانە ینی وا بڵێم لە تەزبیحێک دەچێت ئیمامەکەی نەماوە دانەدانە شی بوونەتەوە دانە دەزوەکەی بڕاوەتەوە شی بۆتەوە هەرێکێ بەلایەکە هەرێکی بە سیاسەتێک ئەگەر ئیمامێک ئەوەی کە لە تەزبیح شتێکی پێ دەڵێن ئیمامەکەی ئەمە هەبوایە ئێستا ئەم حزبانە ئاوا هەرێکێک لەلایەک نەبوون لە ڕاستیدا ئەوەی لە جارانە دەمان بینی کارێکی هەڵەیە ئێمە پێمان وابێ لە 2012 و 14 بەهێز بووین لە بەغدا ئیتر لەسەر ئەو پاشخانە دەژین سیاسەتی ئێمە لەسەر ئەوە دەژین نە شتێکی وانیەوە لە بەغدا ئەو کاتە کەسێکە بوو ناوی مام جەلال بوو یعنی ئەگەر حزبە کوردەکان چەندە لە هەرێمی کوردستان هەتا بە عێراقیشەوە لە یەک دوور بوونایە شپرزە بوونایە ئەو وەکو ئیمامێک دوجار لە خۆیان هەمویانی کۆ دەکردەوە بەڵام ئێستا تۆ چی دەڵێ ینی سیاسەتەکە بە جۆرێک بۆ گەڕەخنە لە خۆشمان بگرین
لە یەکێتیش بگرین ئەو لە گردێک دانیشتووە لە هەولێر ئەمیش لێرە لە گردێک دانیشتووە ئەگەر ینی ئاوا تعبیرەکە وایی بێ ئەلبەت گفتوگۆی ڕەت نەکردوێتەوە ینی هەمیشە وەکو سازان وەکو گفتوگۆ بڕای پێی بووە یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام لە ماوەکانی ڕابردوودا ئەوەندە قوڵیان کردەوە ئەوەندە گوتارەکانیان تون کرد لەگەڵ یەک لایەنەکان هەرێکێ بەلایەکدا ئێمە پێویستمان بە ئەمە وەڵامەکە بێگەر پێویستمان بە ئیمامێکە پێویستمان بە پێشەوایەکە پێویستمان بە سەر مەشقێکە ئەم دانە یەک بچڕاوانە بداتەوە بەدەم یەک ئەم قوربانی بەخۆی بدا قوربانی بە حزبێک بدا باشەکە گازات پێت وایە ئەو ئیمامە ئەو کەسێک کە تۆ باسیەکەی کە ئەتوانێ ئەمانە بێ کۆ ببەستێتەوە ڕێکیان بخاتەوە پێت وایە کێ ئەمە خەڵک بووی ڕوون بۆ تۆ کیانەوە تا بێلانەکان خۆیانەوە هەڵبژێرن ڕێکیان بخاتەوە یاخود گەیشت بێتنە ئەوەی کەیتر ئەینادی سیاسی و لوتبەرزی نانگەێنە بە هیچ شوێنێ و کوردستان ناگەێنە بە هیچ زۆر دروستە ئەگەر کەسێک بیەوێ مێژوویەک بۆ خۆی تۆمارکە ئەگەر کەسێک بیەوێ شتێک بکە کە وەکو وتم بازدان بێ بەسەر ئەو مێژووی ئێمەدا دەبێت قوربانی بەخۆی بدا بە حەزبەکەی بدا ئەوە بدا لە هەرێمی کوردستان زۆر جار گوتاری پارتی دیموکراتی کوردستان وهایە ئەوان زۆرینەی هەرێمی کوردستانن ئەوان حکوومەتیان پێکێناوە سەرۆکایەتی هەرێم لەلای ئەوانە حکوومەت لەلای ئەوانە دەبێت ئەم حزبە بۆ ئەوەی لە مێژۆکەیدا بە باشی بمێنێتەوە وەکەوەی کە ئێسێمە باسی مامجلال بە نمونەیەکی باش دەکەین دەبێت ئەو قوربانی بەو پێگەیەی خۆی بدا دەبێت ئەو لانی کەم زیاتر بێتە خوارەوە ئەگەر پێی وایە حزبەکانی تر لەگەڵ ئەوان ناهاوسەنگە ئێخۆ تەرازوو هاوسنگ نابێ ئەگەر کێشەکەی لەسەرەوە بێ و کیلۆکەی لە خوارەوە بەشتی وای نییە لە میزانیە و هاوسەنگکردنە بۆیە دەبێ ئەم حزبە بۆ ئەوەی کە هاوسنگ خۆی هاوسنگ کاتەوە لەگەڵ حزبەکانی تر لانی کەم بە ئەو قوربانیەکە بە خۆی بدا ئەوەی کە ئێمە دەیبینین بە پلەیەکە مادام ئەو خۆی بە زۆری نەدەزانێ مادام لە گوتارەکان یا جۆرێک لە کیبری سیاسی هەیە دەبێ ئەم ئالم لەم کیبرە بێتە خوارەوە بۆ کورد و لایەنی عێراقی عەرەبیشی پیشاندا کە ئەو لە پێناو ماڵی کوردیدا لە پێنا ئەو گوتارە کوردیدا کە هەڵی گرتووە ئامادەیە قوربانی بەخۆشی بدە باش کاکازە دیارە بە شێوەیەکی گشتی یەکدەنگی یەکڕیزی ئەمە جگەلەوەی کە کاریگەری دەبێت لەسەر پێگەی سیاسی لە ناو هەرێمی کوردستان و لە بەغداد وە پێگەیەکی دیکەی سیاست بەهێز دەکات لە نێوان وڵاتانی دەرەوەدا وەکو باسی شت کرد ڕەنگە ئەم سەردانانە ئەم کۆبوونەوانە وەڵامدانەوەیەک بێ بۆ پەیامانی کە لە دەرەوە نێردراوە بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی کورتکراوی پرسیارەکەم لەوە دابێت یەکڕیزی و کۆبوونەوەی نێوان لایەنە سیاسەکان و تێپەڕاندنی ئینادی سیاسی چ کاریگەریەکی دەبێت لەسەر بەهێزی پێگەی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی نێودەوڵەتی و دەریشەوەدا ئێمە نمونەمان هەیە لەسەر ئەوەی جەنابە دەڵێ عینادی سیاسی لە ماوەکانی ڕابردوودا ئەزمونمان هەیە لەگەڵ ئەم عینادی سیاسی ئەم تەکەبورە سیاسی کە جەنابەت دەیڵێ لە چەند وێزگەیەکە شکستی هێنا بۆیە سیاست بە عام وایە عینادی تێدا نییە سیاست حتا سیاست وەکو لە پێشوو داوتم دیماگۆگیە یعنی تۆ گودارێک دەخیتە مەیدانەکە پێش هەموو شتێک تۆ خۆت وا پیشان دەدەی کە زۆر متەواضعی لە بەرامبەر ئەوانی تردا یعنی سیاست بەو لۆژیکە نییە کە ئێمە پێمان وابێ دەچینە کەشکەڵانی فەلەک و نایەنە خوارەوە بۆ هاوسەنگکردنەوە لەگەڵ هەر لایەنێکی ترە ئەمە بۆ عێراق بینیمانە لەگەڵ دەرەوەشدا بینیمانە یەکێک لەوانە کە لەگەڵ دەرەوە ئەزمونونەکەمان هەیە وتم مەسەلەی ڕیفراندۆم بووە لە ماوەکانی ڕابردوودا ئێمە عینادیمان کرد لەگەڵ دەرەوە بەڵام باشی دەرنەهێنا بۆ ئێستش هەر هەمان شتە ئێمە دەبێت ئەزمونونەکە وەرگین ئێمە دەبێت لەوە تێبگەین لە پێشودا نەمان بردەوە ئێسش نایبینەوە پەیاممان بۆ هاتووە لینکەکانمان هەستەکەی لە دوای ئەم عینادیە سیاسەتەوە لەگەڵ دەرەوەدا بچڕانێکی بە ئەندازەیەک تێدایە زۆری ئەوێ تا چاکی کەینەوە ئێمە دەتوانین لە یەک وێزگەدا باشی کەینەوە لەگەڵ دەرەوەدا چاکی کەینەوە کە واز لە عینادی سیاسی بێرین زەرری لێداوین و بەردەوام بوونیش لەسەر ئەمە بەرەو خراپتربوونمان دەبا بەرەو باشتربوومان نابا ئەوەی کە ئێستا هەیە جۆرێکە لەو عینادیە سیاسەکە لایەنی دەرەکی پێمان دەڵێ ڕێککەون دانیشن لەگەڵ یەک گفتوگۆ بکەن بەڵام ئێمە هێشتا گویان لێ ناگرین هێشتا پێمان وایە خۆمان باشتری لێ دەزانین و پێمان وایە ئەوان لە دۆخی هەرێم تێناگەن بەڵام لە ڕاستیدا ئەوان سەدەیەکە لە عێراقدا لە ناو نەخشەکەی عێراقدا نەخشەکەی ئێمەش دەزانن لە ناو سیاسەتی عێراقیدا سیاسەتی ئێمەش دەزانن بۆیە هەر عینادیەک ئەوان لە ئێمە تێدەگەن و دەرئەنجامێکی غەڵەتی دەبێت هەر حزبێک لە هەرێمی کوردستان دەست پێشخەری بۆم تێکشکانی ئەم عینادی سیاسە بکە
کارێکی باش دەکات. بەڵێ زۆر سپاس ئازاد ئیبراهیم ڕۆژنامەنووس لەگەڵمان بوویت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ سپاس بۆ ڕۆژناوەکان ومێدەکەین تەواوی ئەو گرژی و ئاڵۆزیە سیاسیانێکی لە ئێستادا هەیە تێپەڕەنجێت تاکو لەسایە خەڵک بتوانێت بە شێوەیەکی ئاسوودە بژی.